دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵی دادگەری سەرڕای سەرنجی لەسەر ئەنجامەکان بەڵام سوپاسی دەنگدەرانی لە سەرجەم بازنەکانی کوردستان دەکات. پشتی ئەنجام هاتیە ڕاگەاندن ئەپڕاستی تێبینی و سەرسوورمانیەکە مەزن ئێخستە سەر پرۆسە هەڵبژاردنێ چونکی سەنگا کۆمەڵێک گەلک قورسترە و زۆرترە الوی ئەنجامی کە بۆ هاتیە ڕاگەاندن و کۆمەڵ خدان جەماوەر و خەلک و دەنگدەرێکی زۆرە ئەپڕاستی کوردستانێ و لازم سەرمە هەمیاش خودا بچینەوە جارێکا دیکە ئەبجدی و درستی و کۆمەڵی بلندکەین و عەزیزکەینەوە بئیزنا خودی تەعاڵا و دیمایش زۆر سپاسی هەموو دەنگدەراتکەین کە ئەوێن و دەنگ دا لیستا کۆمەڵێ پڕ دل سپاسیەواتکەین و رەب العالەمین جەزای بدەتەوە بەحەشتا خۆ. دوای هەڵبژاردنەکان کاری یەکەمی کۆمەڵ و سەرکردایەتی داهاتوو چاو بە خۆداگێڕانەوە و گرنگیدان بە ناوخۆی حزب دەبێت. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵیش دەڵێت هەنگاوی داهاتووی کۆمەڵ و سەرکردایەتی داڕشتنی پلانی بەخۆداچوونەوەیە. بۆ مؤسسەیەکی حیزبی هەر زەرورە ینی چاو بە خۆداگێڕانەوە هەبێت چونکە ئەو چاو بە خۆداگێڕانەوە وات لێ دەکا خاڵی لاوازی خۆت خەلەل و کەم و کورتەکان دەستنیشان بکەیت چارەسەریکەی و خاڵ بەهێزەکانیشت دەستنیشان بکەیت و احتفازی پێ بکەیت و گرنگی زیاتریان پێ بدەیت. بۆیە ئەوە مەبدەئە هەر لە دوای کۆنگرە بڕیاری کۆمەڵ و سەرکردایەتی کۆمەڵ ئەوە بووە کە چاو بە خۆداگێڕێتەوە گرنگی بدا پەرە بدا زیاتر بە پەیوەندی ئەندامان لەگەڵ خوا سوبحانە وتعالە پەیوەندی نێوخۆی کۆمەڵ بڵێن پاشان پەیوەندی کۆمەڵ و ئۆرگانەکانی کۆمەڵ لەگەڵ جەماوەر و خەڵک و پاشانیش پەیوەندیە دیپلۆماسیەکان. لیژنەی باڵای کۆمەڵی دادگەری ڕۆژێک دوای ڕاگەیاندنی ئەنجامە نافەرمیەکانی هەڵبژاردن لەلایەن کۆمیسیۆنەوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و تیایدا جەختی لەسەر چاوخشاندنەوە بە دۆخی ناوەخۆ هەنگاوی کردداری بۆ هەستانەوە چاکسازی پێویست لە تەواوی کاروبار و گێڕانەوەی هیوا و متمانە کردەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.